يا ربي خدایا لو خاطری گەورەی خۆت لو خاطری ناوە جوانەکانت ئابانم بە قسمە بکەی خدایا ئەتوو کەسی بێکەسانی خوایە ئەمن لە ئابانی کەسی دیکە چاوم نابینی یا ربی خوایە بە قسمەتم بکەی یا ربی خوایە ئامین یا رب العالمین کوڕە جوانەکەم ئیشەڵڵە خودای گەورە دوعا و نووسەکانت قبول دەکات دوعایەکی بە کوڕەکەمان مرازی حاصل ڕەبی کوڕم چەند ئەمن لێت رازیمە خوا دەهەندت لێ رازی بێ ئامین یا رب العالمین خی گەورە دوعاەکەی قبول کردم ئاوان بوو بە هاوسرم ئاوان ئافرەتێکی زۆر بە ڕۆژ بوو بۆیە دایکم و باوکم زۆریان خۆش دەویست ژیانێکی ئاسوودە دەژیان مانگێک بوو بێ ئیش بووم هەستم بە شەرمەزاری دەکرد چونکە ئەرچی باوکمم قورس کردبوو چاوەڕێی بووم ناوم بگەڕێتەوە لەو کۆمپانیایی کە ماوەیەک بوو سیڤیم پێشکەش کردبوو ئەوە بوو تەلەفۆنی سڵاو کاتت باش جەنابەت ئاکام ڕەحیم ئەمجەتی بەڵێ بەڵێ جەنابەت تەقدیم کۆمپانیاکە ئێمەت کردبوو جاناوت گەڕاوەتەوە گوتم بێ معاملاتەکانت بکەی دەستەکانت خۆشبی زۆر سپاس بەڵام بەڕێزم هەر ئەمڕۆ دەبی بێ هەر ئێستا بێ زۆر باشە باشە باش بەسەر چاو بابا بەڵێ کوڕۆ هاتت خۆشە ناوم لە کۆمپانیای دەرچوو خوا بەڕاست لەخوا خوا دەکەی خێریەکەی کوڕەکەم یا ڕەبی پیرۆزت بی خوایە زۆر سپاس نایگۆ کەنجوەرە هەرگوتیان ئێستا وەرە بابا بەس یەکشت موچەی یەکەمە دەبێت بۆ دایک و باوکم بێت بەسەر هەردوو چاو بەسەر هەردوو چاو ناکڕم هەستە بڕۆ هەتە زۆر بڕۆ من هیچم ناوێت بەس خۆشێکی بەس ئەم بۆ بەختەوەر بن بە خۆشی بژینەوە هیچ کەمان نایە ئینشەڵڵا باشە بابەجان بەڕاستی دڵم زۆر خۆش دەبوو الحەمدولillah یا ڕەبی خوددا بتپارێزی کوڕەکەم زۆر سپاس بابەجان دە باشە جارێ خۆ الحەمدولillah خوا دەکەی خێری لێکردنەوە دایکیان حەسا لە چێ بۆتان لێدەم ئەمڕۆ ڕاهی کچەکەی خۆ هەرچی لەمە بە زیادی دەی خۆ هەرچی ئەتولێنەی بەو دەستانە خۆشە قوربانت بم باشە دایکیان بەسەر چاو پێویستت بە یارمەتی نانا خۆمێکم با هەستە یارمەتی بدە هەستە بڕۆ یارمەتی بدە توش هەستە الحەمدولillah یا ڕەبی خۆ باوکەی گیان باشی خێر بێ کوڕم کوڕم لەو شەوشە چ بووە هیچ نییە باوکەی ئەریکا خوش کرد پێم وت بە تەکسی بێتەوە لۆ لەبەرچی کوڕم کوڕم دە قسە چ بکە سێ بووە دەتێم بگەینە باوکە ئەی ئەزانی قسەی بکە باوکە زانی چی بووە دەبرێ سڵاو باوکە ڕەوان تۆ یاری بە من دەکەی بدایەت هەر دەڵێ ئێستا نا ئێستا دێم دواتر وەڵامی تەلەفۆنم نادێ من بە تاکسی دەنێریەوە من گاڵتە جاری تۆم ڕەوان کوڕم چی بۆ خوشی شاتۆ دە قسە چ بکە مردم باوکە دەبرێ بۆتان باسەکەم چون بە دوای نارینە لە ڕێگا لە کەسێکم دا و بە جێمێش باوکەی گیان تێک بە نەفرەتبی هەزار جار ڕەوان تۆ چت کردووە ئێستا لەکوێیە نەربتە قستەخانەی نازانم باوکەی گیان من لێم دا و بە جێمێش نازانم لەکوێیە باوکیان ئێستا چی بەسەر هاتووە چەندت گاندە خەستەخانی ڕەوان بەشەرەچە تۆ کول لە کەسەشی دەی بەجێ دێری باوکە ترسام هەستا هەستە با بڕۆین با بزانین هەند چ قستەخانەکە دەبڕۆ کاکا کاپجان
ڕاستی هاوبەشی خەڵک بەڵام دەمانوێت چیرۆکەکەمان لە بۆ بجێڕیەوە چۆن قاچی لە دەستدا باش ناوم لە کۆمپانیایەک دەرچوو لە ڕێگا دەڕۆیشتم دەپەڕیمەوە سارێک زۆر بەخێرایی لێی دام و بێویژدانانە بەجێ هێشتم خۆشم لە خۆم نەما هەتا ئەو کاتی چاوم کردەوە داکەم بابم ئاوانی خێزارم لەسەر سەرم وەستا بوو دواتر کەسێک هات خۆی بەمە ناسان ئەو کەسە بوو کە منی لە مردن قوتار کرد چکە بەجددی ئەگەر ئەو نەبوایە ئێستا ئەمن مرده بوو ژیانی منی ڕزگار خدا پاداشتی خێری بداتەوە لە دواییدا لە پاش چەندین نەشتەگەری دکتۆرەکان بڕیاری خۆیاندا کە قاچەکەم لێ بکەنەوە زۆر شکرانەی خوددام کرد خدایە زۆر شکر بەڵام ئەوەی زیاتر ئازاریدام زیاتر بێتاقەتی کردەوە ئاوانی خێزانم ڕۆژانە زۆر بێزاری دەکردم هەتا ئەوەی لێ هات ڕۆژە گوتی ئاکەم منی تر تااقەتی و ژیانم نەماوە لەگەڵ توە ئاوان نای خوای بینە لە برچتاقەتت نەمایە لەبەرەوەی نەئەتوانی بڕۆی ئیشێک بکەیت ناتوانی بیتە دەرەوە لەگەڵما ناتوانین پیاسەیەک بکەیت لەبەر ئەوە ئاوان ئەمن ئامادەم بۆ شێوش پیاسەت لەگەڵ بکەم ئەمن ئامادەم هەموو ژیانێک توش خۆش بکەم ئەگەر یەک قاچشم هەبی ئەوە پیاسەم لەگەڵا بکەیت سوو لەبیرت چوو ئەو کار داوام لە خودایی دەکرد خودایە ئابانم بە قسمەت بکەیت خودایە کاو قسانە کاو هەموو خۆشەویستیە چی لێ هات یعنی ژیان بەس بۆ خۆشەویستی ئەوە چێتە سەر کە تۆ نەتوانی ئیشێک بکەیت ماڵ بەڕێوە بەریت ناتوانی هیچ بکەیت خۆشەویستی چی حاڵی چی ئاوا پێم گوتی بێت قاچ ئیشت لێ بۆ دەکەم ژیانت خۆش دەکەم چی ئیشەیە بە تۆ چی ئیشەیە بە تۆ بۆ حاڵە ئەتوێ بڕۆ من ئیش بکەم وانە ئەوە دەوێت بەخۆ ئیشت لێ بۆ دەکەم بەخۆم پێویست ناکاری ترە قسانەکەی تاو تااقەتم نەمات مێشکم تەقی لەگەڵتا هەموو عایلەشم تێگەیانەوە بەیانی لە مەحکەمە بە بەسەی تر ئاوا نای خوای بینە ئاوا ئاوا درچی غم لەجێ شادیت بچێلم پەیمان بێچون کە شکا بەڵێنم بسرم لە چاوم فرمێسکی خوێنم بەڵێم خدا پاداشتی خێری بداتەوە لەدواییدا لە پاش چەندین نەشتەگەری دکتۆرەکان بڕیاری خۆیاندا ڕەوان چ بووە؟ باوکە سیرکە قاچەکەم لێ بکەنەوە زۆر شکرانەی خوددام کرد ئەوە خدایە زۆر شکر بەڵام ئەوەی ڕەوان ڕەوان زیاتر بێتاقەتی وەرە کولم وەرە ڕەوانۆرە چی بووە؟ ڕەوانەوە ئەو کوڕی بەسیاری لێتدا بوو ڕۆژانە زۆر بێزاری دەکردم هەتا ئەوەی لێ هات ڕۆژە گوتی هەموو عایلەشم تێگەیانەوە بەیانی لە مەحکەمە بە بەسەی تر ئاوا نای خوای بینە ئاوا ئاوا بە زووترین کات ئەو ژمارەم لە پیادەکەی باشە؟ باوکە بەتەمای چیت؟ کوڕم شەش مانگە ژیانمان نەبێە ئەو ژمارەم لۆ پەیدا بکە و تەواو باوکە تێ دەستگیر بکرێ مشکلێ بندێشە ئەوە ژیانە تێداینەما ژیانەوە تێداینە دەی کوڕم بپەلە دەی باشە بەسەر چ السلام عليكم عليكم السلام ژنێ
ڕەنگە هەر ئێستا میێوانمان بێت چێنە؟ بەخوای بەخۆشم نازانم تەلەفۆنیا کرد وەتی حەز دەکەی بێ سەدانەکەت بکەی ئەم ژوەتم سەر هەردوو چاو نیاگو چێ بابا کوڕم عەجەلێ مەکە ڕەنگە ئێستا کە بێن باشە دەرگانە باوکە باش کوێ خۆم ئەرێ ماری ئاکامی ئەوە هەوەیان چیان هەوە ئەوەی لاخ بڕێتەوە بەڵێ ڕێگەوە ئەت دەست خۆش سپاس دەکەم کوڕم خۆ ئێستا کە ئازارت نییە نانا باشم بابا ئەلحەمدولیلا یا ڕەبی خۆیان ئەوە دەکەیە هەستا چم لە زوو پەلێ کە ماڵی ڕێ بێخەتی ئەوان هەڵکرد دەکرد لە دەی هیوە بزانم چێەوە باشە هەندە مساوەشی السلام عليكم. وعليكم السلام بخير. أحوالكم باشي سلامتك. أنقول أوبريزنا كتلفون كاتبه. بلى هاوي. دفرم سباس فرم. يلا. فرم عليكم السلام عليكم السلام عليكم السلام. فرم يلا. سلامتك يا رب. فرم براكم فرمو. تيبر ورك ورك سكب ولا دانش ورينا. يا أخو بخير سر حد بتساوي يا أخو سلامة يا أخو بخير بخير بن بخير بن سلام دەست خۆش ئەم ژناخۆم ساقاوە ستانە حازم مەمنونین خوشی من بەس دانشی با دوو قسام بکەم با چایەکی بینی قاوەچی بینی سەلامت بی سەلامت بی هاتێ دوو قسام بکەین و ئینشاڵڵا باش بەکەیف خۆ یا خۆ بەخێر بێت کاکە جان بەێ ئێمە 6 مانگە بەڕاستی لە ناو ئازارێکی زۆر گەورە داین سەبەب لەو ڕۆژیوە کە کوڕەکەتان بەسەری داهات کە سیارە لەیلا ئەمە هاتین تەواری بەێ لەبەرچە بوو هاتن تەواری هاتین تەواری بزان دەخوان کوڕەکەتان کووە باشە ئەیسمان کوڕەکەتان وەزعی زۆر خراپ بوو لە لێیاشکەش جێم لە دکتۆری بوو دەیگوت دەبی قاسی ببڕێتەوە هیچ پێ نەما ڕووخام لەوێن دەر هیچ ینی ڕۆیشتم بەجێ مەشتم بەجێهێشت براکەمە تو پێ ڕۆژەچی ناخۆش ئەتو ئەمەی دەناسی دەدناسی ئەتو هات بێت تەواری ئەو ڕێژی پێمان نارێ تو چی؟ کو ئەمەی دەناسی؟ دەتان ناسم کو دەمان ناسی با بەکەم ئێمە ئەو کەسەینە کە زۆر بێوجدانی زۆر بێڕەحمین هیچ پۆستی کەسی سەر ئەو زەویەین حاشاش براکەم ئەو قسانە چێ بە خۆت دەڵێ حاشاش ناوێ ئەمە بەڕاستی ئینسانی بێوجدانی مامەژیان قسەکانی باوکم هەمووی ڕاستە تێناکە دایەکیان مامەگیان ئێوەتانەیە بزانن کێ ئەو کوڕەی ئێوەی وای لێ کردووە هەڵ هەیە بێگومان ئەوە قسەیە منم هەی بێوجدان هەی خوا نەناس کو دڵت هات پێ لە کوڕەکەم بنێ و لەسەر جادەش بەجێ بێنی و ڕام بکەی ها دانانیشم دانانیشم تکا هیندێک هات ئە بەدانیشم تکات لێ دەکەم ئەمەش ئازارمان هەیە بەسە گوریتان بەڕاستی ئەمەش ئازارمان هەیە شەشتە چی وجدانەکەت هەیە کو دڵت دادەبی بەجێ بێن فەرمو حاڵ ببینە فەرمو بە چاوی خۆ ببینە دەژیانم وێرا بوومە من وێرا بوو بابە دایە دەستگەرەکەمان دابی ماڵشتان وێران کرد تەت لێت خۆش نابوو تەت من زۆر هەوڵمدا تا لە خەستەخانە بمێنمەوە بڵێم من بوو بەڵام گوێم لە دکتۆرەکان بوتیانە بە قاچی ببڕنەوە ناچارن خوشکەکەم و باوکم لیان پاڕامەوە دەستیانم ماچ کرد بەس
بۆەوەی کەوا من دەستگیر نەکرێم من دەستنۆک بووم بە خۆت ڕۆژ بازارەکە شت لە بۆ مەبەجێهێشت من ئێستا هاتووەتە ماڵەکەتان لێتان نەپاڕێمەوە من لێرەم فەرموو قاسم ببڕەوە قاچت نابڕبوو بەس ئەو کاتێکە و حادیسەت کرد ئەو کوڕە بە سواری سیارێ کرد بە خەستانەی لێ خۆش دەبووم ئێستا کەش پەیوەندی بە پۆلیسەوە دەکەم پێیان دەڵێم ئەو تاوانبارەی کە کوڕەکەمی کەمەندار کرد ئەوەتە لە ماڵم دانیشتیا تکایە لێ بگەڕێ تکایە لێ بگەڕێ سادێ بۆ تکایە ئەوە نابێتم ئەمە هاتینە هەرچی ئەنگۆ دەرین ئەمە ئامادەینە هەرچی ئەنگۆ دەرین ئەمە شتێکی ئەمەش ماوە کە حەزمان لێ سەردانی بۆ بکەین بەس ئەستان بە شەرمەزاری دەکەن بەڕاستی یعنی بۆش نابی هەموو تاوانەکەی بانە سەرەمان تاوانبارین بەڵام ئەمەش خەمان خواردی هیچ دەسەڵاتێکمان نەبووە مامەجان باوەڕ بکە ئێمەش ترساین ئێمەش ڕاستە خاوەن بڕوانامە و بزنسی بەڵام ترساین لە دژمنداری لە شەڕ لە ناخۆشی بۆیە حەوڵماندا دوعای بۆ بکەین یارمەتی هەژاران بدەین یارمەتی چەندین ئائیلەی فەقیرمان کرد حتا ئێستاش یارمەتی 5 ئائیلەی فەقیر دەکەین مانگانە موچەمان بۆ بڕانەوە بەخوای باشە ئەو پارەی بۆ ئەو خێر و خێراتە قەرەبووی کوڕم نەکاتەوە بێلاقتان کرد ژنی لێی جیابەوە ماڵتان وێران کرد داچی من ئەمە هاتینە ئێرە ئەوە دووبارە دەکەمەوە هەرچی ئەنگۆ دەرین ئەمە ئامادەینە ئەمە هاتینە قەرەبوونی ئازار و ژانی ئەو کوڕی بلەینەوە ئێستاش قسم لەگەڵ کچێ خۆم کردیە کچش داقانم هەیە ئەگەر ئەنگۆ ڕازی نە کوڕەکە مارێ بکاتن ئەم کێشەم نییە خزمەتی دەکا هەتەیە بەس چێ ئەڵێتن کچەکەی گو و کوڕەکەی من بەختەوەرەکە داجان ئەمە لەسەر چاومی دادەنێم وعدوو پێدەدەم خزمەتی دەکەم تا ئەو ڕۆژێکە دەمرم جگە لەوەی نەخوای بە زیادی ئەمن وەزعک باشە دەکەمە بەڕێوەبەر لە یەک لە کۆمپانیەکان ژیانێکی خۆشی و دابین دەکەم بەڕاستی باشە جگە لەوەی هەرچی ئەنگۆ دەرێن ئەمە ئامادەینە هەرچی دەرێن داکەجە ئێستا ئەوی ئەنگۆ دەرێن ئەمە ئامادەینە کوڕەکەم سەر ماز دەکەم باشە کوڕم ئەوە قەزا قەدەرە باشە ئەم لێرەمە جوانتی ژیان ئامادە دەکەم باشە قەرەبوونی هەموو شتێکت دەکەمەوە باشە کوڕەکە لە کۆتاییدا تێگەیشتم کە خوای گەورە هیچ کەسێک بە تەنیا جێ ناهێڵێت ئەگەر دەرگایەکدا بخات دەرگایەکی ترت بۆ دەکاتەوە بەڵام پێویستی بە ئارامگرتن و کات هەیە ڕاستە ئاوانی لێستاندم بەڵام نارینێکی پێبەخشیم کە یەک پارچە ئاڵتوونە ئەو ڕۆژە کە سیارە لە منیدا ئەو کۆمپانیایە گڕی کرد 5 کارمەند تێدا مردن کەواتە دەبێ باوەڕمان بە قەدەری خوای گەورە بێت کە هەموو شتێک خێری تێدایە ئەگەر شتێکمان لێ بسێنێت شتێکی باشترمان پێدەبەخشێت بەڵام تکایە ئارام بگرن باش دعوەتی جابێ ئێمە ئیخۆن دەرگەی ماڵەکەمان کرایت و هەر کاتەش بە چاوار والله ئەو ماوەی لەبەر دعوەت و داوەتکاری هەر کۆمپانیا میهمان کردیە ئەو هاپۆشە باوکەجان ئاکەم بەڵێ مامەجان لەگەڵ ئیشی کۆمپانیای کوێ ئێستا وەڵڵا زۆر باش مامەجان ئەلو بەڵێ هاشم جان هەیتمان سبێنی ئینشاڵڵا لە کۆمپانیا چاوەڕە دەکەین باشە قوربان باشە خۆ حافیز خوا لەگەڵ باشە باوکەی جان
نەڕۆین ئیشکاری کۆمپانیامان بەخوا زۆر ئیزنمان بدەن بەخوا ئیش کۆمپانیامان گەلەگەلە زۆر زۆر پێم خۆشە بەس ئەو ئیشمان هەموو بەزی هێشتیا دەی بچم تەواویش کەم ئەو خۆی لە کۆمپانیای ئەزانە چەنە ئیشمان باشە راوەدان بی ئێمە لای ئێوە ماڵجارە حافستان خواحافظ دانش بابا ئەجە خۆ ئەم گۆژ ناڵێن دەڕۆین نا زانی دانیشتی لە کوڕم ئەجە ئەو شۆ گەورە وا بکەن حەزمان لێ لەکرەمە ببینین ئەرێ وەڵا داجان منی زۆر حەز دەکەم والله ئەگە داکتان ڕازی بی ئەم کێشەکەم نییە وەڵا من کێشەمیە لێراوی کوڕ ماشەڵڵا خۆ بخێر سەر